بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەردەوامین لە گفتوگۆکانمان لە سەر ڕەوشی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان. کاکادا لە دێمە لای تۆ سنتەری میترۆ ئاشکرای کردووە کە بە بەراورد بە پارساڵ پێشێلکاریەکان بە ڕێژەی 89% کەمیان کردووە. پێت وایە ئەمە دڵخۆشکەرەیە؟ بێگومان ئێمە ینی ئەزمموی ڕۆژنامەگەری کوردی ئەزمونێکە لە ناو مێژووە ینی لە قۆناغێکەوە بۆ قۆناغی تر لەگەڵ با بڵێن زیادبوونی ئەو ڕووداوانەی کە چنە بابی پێشێلکردنەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان حاڵەتێک لە وشیاربوونەوە ڕۆدا، چونکە لەناو ئەم هاوکێشەیە تەنها دەوڵەت نییە کە پێشێلکاریەکە، بەڵکو پێکاتەیەکی تریشەیە کە پێشێلکاری بەرامبەرەکرێت کەواتە بێدەنگ نابێت، کەواتە قسەی خۆیەکە بەتایبەتیش کە ئامرازی میدیا بەدەستی بەشێکی گرنگیان پێکاتەوە هەیە، کەواتە بێدەنگی نییە لە بەرامبەر دیار دەکات. هەموو جۆرە دەنگ هەڵبڕینێک، هەموو جۆرە کاردانەوەیەک، هەموو جۆرە ناڕەزاییەک، بەرگریکردنێک حاڵەتێک لە هوشیاری دروستەکە کە سڵەمینەوەیەک لەو سەرەوە لای دەوڵەت دروستەکە بە تایبەتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لەوەی کە ئەم پێشێلکاریانە خۆیانی لێ بپارێزن یان لانی کەم ئەگەر بۆ پاراستنی نێوبانگی دەوڵەتیش بێ دەسەڵاتیش بێ دووری لێ بگرن. لەبەرەوە ئاسایە لە هەندێک قۆناغا بینین حاڵەتەکان کەمە بنەوە، بەڵام بیرە نەچێت ینی وەکو ئەوەی ئەو راپۆرتی سنتەری میترۆ ئاماژەی پێداوە ڕاستیە پەیوەندی بە زۆر جار پەیوەندی بە ڕووداوە هەیە. لە ساڵی پارە ئێمە بەناو زنجیرەیەک لە ڕووداوی یەک لە دوایەکە تێپەڕین کە هەرێکێک لەم ڕووداوانە ڕاستیە مەیدانی کاری ڕۆژنامەنووسی بوون، یعنی بۆ نمونە چ لە شارێکی گەوری وەکو سلەیمانی، چ لە هەولێر یا لە شارەکانی تر کۆمەڵێک خۆپیشاندان و تەجەموعی بەشەری و ناڕەزایی هەبوو کە ئەمە لە ڕووی ئەعلامیە و مادەیەکە هەموو کەناڵێکی میدیایی ئغراکە بۆی بچێ ڕووماڵی بکات، کەواتە زۆرترین تەجەموعی میدیاییش و پەیامنێری کەناڵەکان لەناو ئەم ڕووداوانەیە دروستە بێ، بۆیە چاوەڕوانکراوە کە زۆرترین پێشێلکاریش ڕووبدا، کەواتە لەو سەرەوە چاوەڕوانکراوە کە ژمارەی بەریەکەوتنەکان توندوتیژەکان پێشێلکاریەکان زیاد بکە. لەم ساڵا ئەگەر ئەم نسبەتەکەمی کردووە پەیوەندی لە بەشێکی زۆریە پەیوەندی بچیوەیە بە دابەزینی چێروی ئەو ڕووداوانەوە هەیە کە بەریەکەوتن لە نێوان ڕۆژنامەنووسان و هێزەکانی ئاسایشی ناوخۆیە دروستەکە. ئەمەیە تەفسیری بۆ نمونە ئەو گۆڕاناکە کە لە نسبەی پێشێلکاریە هەیە وەکەوەی لە راپۆرتەکەی سەنتەری میترۆیە. من بە خێرایی ئاماژە بە یەک مەسەلە بدەم سەبارەت بە ئازادی ڕۆژنامەنووسی. بەش بە حاڵی خۆم بڕوان بە لە بەرگرتنەوەی ئەزمموی گەلان نییە لە هەر بوارێکە، بەڵام بە قەناعەتی من ئێمە ئەبێ هەوڵ بدەین ینی هەندێک تەجروبەی وڵاتانەیە تاقیب بکەنەوە. لە بواری میدیایە تیۆرێکی پێوترێت تیۆری لیبرال، تیۆرێکی سەرنجڕاکێژە لە کاری میدیایە. ئەمریکەکان و بەشێک لە وڵاتانی ئەوروپا لە 20ەکان ئەم تیۆریان تاقیب کردەوە. ئەم تیۆرە ئازادیەکی ئێجگار ڕەهای بۆ ڕۆژنامەنووسان دابینە کرد تا ڕادەی ئەوەی تەبعاً منەزری گەورەشی هەبوو، فەیلسوفی گەورەی هەبوو بۆ نمونە لە جۆن لۆک، ستوارت میل کە هەموو ئەمانە بانگەشەیان بۆ لیبرالیزم کردووە لە هەموو مەجالەکانە بیما فیهم بواری میدیایش. ئەم ئەزمونە لە وڵاتەوە یەکگرتوەکانی ئەمریکا کە تاقیب کرایەوە دوای قۆناغێکی تر خەڵکی ئەمریکا خۆی ڕای گشتی ئەمریکا خۆی داوایان کرد ئەم ئەزمونە پیاچوونەوەی پیا بکرێت، چونکە پیان وایە کە مۆدێلێک لە ڕۆژنامەگەری سەری هەڵداوە، مۆدێلێک لە میدیا هاتۆتە پێشەوە کە هەموو بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی لەسەر شانی خۆی لا بردووە. بۆیە تەماشاکەی خودی ئەو ئەزمونە کە بریتە لە تاقیکردنەوەی تیۆری لیبرالە کاری میدیایە بووە هۆکاری سەرهەڵدانی تیۆرێکی تر لە بواری میدیا کە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە. چونکە بۆ پێشم وایە کەم قسەیەکەم پێشم وایە ئەبێ خۆشمان کەم و زۆر بەم تەجروبەیە تێپەڕین. بە چ مانەیە؟ بۆ مانایی کە لە ڕووی مەبدەئیەوە بڕۆمان بە ئازادی ڕۆژنامەنووسی هەبێ تا ڕادەیەکی زۆر بۆ لەبەرەوە تۆ چۆن ئەزانیت هەڵە پیشەیەکانی ڕۆژنامەنووسان لەکوێیە لە چ بوارێکە ئەگەر ئازاد نەبێ لە کارکردنا، ئەگەر تۆ پێشوەخت ئازادی لێ قەدەغە کرد بێ با ڕۆژنامەنووس ئازاد بێ. ئێمە لەناو تەجروبەیەکی تاریخیین هەڵاکە قۆناغێک دێتە پێشەوە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی ئەکادمی خەڵکی پسپۆر و شارەزا دروستە بێ و لە سەکۆکانەوە سبەنی هەڵوێزی لێ وەرەگرێت پێڵێ زەحمەت نەبێ. ئەمەی تۆ پێڕەوەکەی کاری ڕۆژنامەنووسی نییە، ئەمەی تۆ پێڕێت دوورە لە ئیتیچی ڕۆژنامەنووسیەوە، دوور لە ئیتیچی مینەوە، دوورە لە ممارەسەکردنی ئازادی ڕۆژنامەنووسی و لەم ڕێگەیەوە بوارەکە ڕێگەخرێتەوە پەیڕەو کراوە گەر بەم شێوەیە بێت. ئێمە تازە بە تازە بین لە ئێستاە باس لەوە بکەین. ئێمە باس چێکن باس دەکەین ئێمە تەجروبەیەکی تازەمان دەست پێ کردووە لە بواری میدیایە لە کوردستانە. ئێمە تەمینی میدیای کوردی بەگشتی 20 ساڵ نابێت
بەومانایی کە ئێستا ئێمە بەمانەی تەواوی وشە باسیەکەین باسی پێش ڕاپەڕین ناکەین ئێمە ئەزمموی ڕۆژنامەگەری بە کۆمەڵی قۆناغاتیە پڕێەوە لە ڕۆژنامەی کوردستانەوە لە 1970 بۆ ئێستا کۆمەڵی قۆناغی پشت ڕۆژنامەگەریی سیاسی کللتوری بووە زیاتر ڕۆژنامەگەری بەمانەی تەواوی وشە لە دوای ڕاپەڕین دەست پێکە و بعدی ئازادی ڕۆژنامە نووسیش لە دوای ڕاپەڕینەوە بە دیاریکراوی لە 2000ەوە دەست پێکە لەگەڵ سەرهەڵدانی مۆدێلی چتری ڕۆژنامەگەری لە کوردستانە کە ڕۆژنامەگەری ئازادە کەواتە ئێمە ئەم ئەزمونە کە دەستمان پێ کردووە ئەبێ پێشوەخت باوەڕمان بۆ بێ ئازادیان بکەین ئازاد بن ئازادانە کار بکەن بۆ ئەوی لە خیلالی ئازادی کارکردنیان بۆمان دەرکەوێ هەڵەکانیان لەکوێ لادانەکانیان لەکوێ پێشێری کاری ڕۆژنامەنووسیان کردووە و لە هەمان کاتە لە حاڵەتی ممارەسەکردنی ئازادیە بەریەکەوتن ڕوەدا لە بەریەکەوتنە ململانی ڕوەدا مناقەشە دەست پێکە مشتومڕ دەست پێکە حاڵەتێک لە وەعی ئیجتیماعی دەست پێکە کە لە ئەخیرە ئەبێتە مای جارێکی تر سەر لە نوێدامەزرانەوەی سپاس کاکاکە دێمە لای تۆ کەمبوونەوەی ئاماری سەرپێچیەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لەم ساڵدا کە بە بەراورد بە پار ساڵ پێم وایە بەراوردێکی منطقی نابێت چونکە پار ساڵ ڕووداوەکان و خۆپیشاندانەکان ڕۆیاندا ینی ململانی و ناکۆکیەکی زۆر هەبوو لە نێوان خۆپیشاندەران و لایەنەکانی دەسەڵات پێت وایە ئەمە بەمانای ئەوە دێت کە مافی ڕۆژنامەنووسان زامن کراوە و لایەنە ئەمنیەکانیش هۆشیارتر بوون لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسان خۆیەوەی سروشتی ئەوەیە کە وشیارتر ببن وە شتێکی ئاساییشە و پێویستی شەوابێ هەر کاتی خۆی فەلسفەی دەرکردنی قانونی کاری ڕۆژنامەگەریش لە کوردستاندا ئەوە بوو کە بەڕاستی قانونەکانی دیکەی مەدەنی قانونەکانی دیکەی جەزایی قانونێکن بە گوێرەی فەلسفەی حیزبێکی شمولی دانراون لە وڵاتە کە ناکرێ بۆ ئەمڕۆ کە ئێمە باسی ئازادی دەکەین بۆ ئەمڕۆ بەکاربێن ئەگینە زۆر وڵاتی پێشکەوتو هەیە ئەو باسی ئەمریکا کرا لە ئەمریکا قانونی ڕۆژنامەگەری نییە بۆ چونکو قانونە مەدەنیەکانیان زۆر پێشکەوتون و لە یەک سەتری دەستوردا باسی ڕۆژنامەگەری دەکرێت کە کەس بۆی ڕۆژنامەدا بخات و ئازادی ڕۆژنامەگەری لە ئەمریکا زامن کراوە لە هەموو قانونەکانی دیکەشدا قانونێکن بە گوێرەی ستانداردەکانی بنەماکانی مافی مرۆڤ ستانداردە جیهانیەکانی کە لە بۆ کاری ڕۆژنامەگەری ئازادی سیاسیەکان هەموو ئەو بارانەی دیکە بەکاردن بەڕاستی ئێستا ئەگەر شتێکی دیکەش بینەوە بەرچاوی خۆمان ڕەنگە ئەوەش بە نمونە بێتەوە کە ڕەنگە وشیاریەکە باشتر بوو بێ ئەویش ئەوەیە تۆ لە وڵاتێکی وەکو سوید ئەگەر بێنێ بەرچاوی خۆت ڕۆژنامەنووس بەچ بەناوبانگ دەبێ بەوەی کە ستۆریەکی زۆر باشی دروست کردووە لەوێ بەناوبانگ دەبێ سکانداڵێکی ئاشکرا دەکە بەناوبانگ دەبێ لە وڵاتی مە بەلێدان بەناوبانگ دەبوو ڕۆژنامەنووس ئەوە نیشانایی ئەوە بوو کە بەڕاستی ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتی مە زۆر لە پاشەوەیە بەتایبەتی لە قۆناغەکانی کە ئەحداسی زۆر گەرم لە وڵاتی مەدا ڕویان دەدا ئێستا ئەگەر شاهد بین ئینشاءالله بۆ داهاتوو شتی وا ڕوو نەداتەوە بێگومان دەتوانین بڵێن چوونەتە پێشەوە بەڵام تۆ بڵێ فەرموو قسەکەتەوە بەڵام ئێستا کە هێمنیەکی باش هەیە لە کوردستاندا و پێشەکاریەکان کەم بوونەتەوە ئەوە بەڕاستی ئینسان ناتوانێت زۆر مقایسەی لەسەر بکات بەڵام بەو شێوەیەش کەم نەبووتەوە کاکاکۆ بۆ نمونە تۆوتت هێزەکان یاخود لایەنە ئەمنیەکان لایەنە پەیوەندیدارەکان هۆشیارتر بوونەتەوە سنتەری میترۆ لە راپۆرتی وەرزی یەکەمی ساڵی 2012 ئەڵێت 17 پێشلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە ناڕۆمە تەفاسیلەوە چی بەرامبەر کێ گیرا و کێ لێ درا و کێ و لە ڕۆژانی ڕابردووشدا بینیمان کە ڕۆژنامەنووس شێروانی چی بەسەر هات و چی لەگەڵ کرا ئایا ئەمانە دڵخۆشکردن ئایا مافی ڕۆژنامەنووس بەم شێوەیە دابین کراوە یاخود بەم شێوەیە دابین نەکرێ بەم شێوە مامەڵەکردنە بەڕاستی لەوەدا لەوانێ من بەرامبەری تۆ بم لەوەی کە بڕێ ئازادی ڕۆژنامەگەری باشتر بووە پێشەکاریەکان کەمتر بوونێتەوە چون من ڕۆژنامەنووسم لەوەدا من هەمیشە لە سەنگەرەکەی دیکەدا بەڵام کە دەڵێ کەمتر بوونێتەوە لەوانەیە وعی دەستگاکانی ئەمنی چوبیتە پێشەوە مش دەرم لەوانەیە بەڵام شەرت نییە چونکو ئێستا ئەحداسی گەرم نییە لە کوردستاندا تاوەکو مقایسەی پێ بکەین لەگەڵ ئەو کاتی کە پێشەکاریەکان زۆر بڵێ کاگەنان دێمە لای تۆ لە هیچ کام لەو حاڵەتی پێشێلکاریانەی بەرامبەر ڕۆژنامەنووسان کراون چ لەم ساڵ چ پار ساڵ چ ساڵانی ڕابردوو چ لەو کەیسانەی کە کەیسی کوشتنی تێدایە نمونەمان زۆرن هیچ بەرپرسێک یاخود هیچ کەسێک کە بەرپرسیار بوو بێت لەو مەسلەیە لە ئەنجامدانی ئەو کەس نەبراوەتە بەردەم دادگا ئامادەی بەردەم دادگان نەبووە ئەمە چیمان پێڵێ
ئەومان پێڵێ کە وەک باسم کرد ئەو ئازادی مزەیفەیە واتە تۆ ئازادی قسە بکەیت ئازادی ڕخنە بگری ئازادی دۆکومنت بخیتە بەردەست بەڵام من جۆرێک لە ممانعەم دروست کردووە جۆرێک لە مناعەم هەیە جۆرێک لە حەسانەم هەیە بەرامبەر بەوەی کە مویە لە لەشم نەجوڵێ مویە لە لەشی ئەم دەساتە نەجوڵێ بەرامبەر بە هەموو ئەو کەیس و مەلەفانەی کە قسەی لەسەرەکرێت ئەمە با بڵێ ئیشکالەتە ئەساسیەکەی ئەم کۆمەلگاییە من لێرەوە دەمەوێت قسە لەسەر ئەو تونوتیژێ بکەم کە ئێوە باسان کردیارە من زۆر لەگەڵ قسەی برادرانم کە ئەحداسەکان وای کردووە ڕێژەی تونوتیژەیە کەم بێتەوە بەڵام تونوتیژەیەکی مەخفی هەیە نهێنی هەیە کە لە هەموو تونوتیژەکانی تر گرنگترە ینی ڕۆژنامەنووسێک قارەمانانە ئەڕوان ڕووماڵی شتێکە کات زلەیەکی لێدرێ هینێکی لێدرێ من پێم وایە ئەوە شانازیە کات و میدالیایەکە لە سنگێتی ڕۆژنامەنووسی کورد بەتایبەت ینی لە مستەوایەکی ئازایەتی و قارەمانەتیان هەل لە سەرەتای دەستپێکردنی کاری ڕۆژنامەنووسی بەتایبەتیش ئەهلیدا کە ینی با بڵێن ترسی ئەویان نییە ناکروزێنەوە بۆ مۆزوع بەڵام جۆرێکی تر لە تونوتیژی هەیە کە نهێنیە پەنهانە کە تونوتیژیەکی معنەویە بەرامبەر بەکاری ڕۆژنامەنووسێک ئەوەیە قسەم لەسەری کرد ئەویش ئەوەیە کە هیچ کارێکی ڕۆژنامەنووسی بە هەند وەرناگیرێت جۆرێک لە کەلتوریەکی سوخریە بەرامبەر بەکاری ڕۆژنامەنووسی دروستکراوە ینی بەرپرسانی کۆر ساڵانێکی دوور و درێژە بەتایبەتیش لە دوای ئەو زلزالە گەورەی کە بەهۆی ینی کۆمەڵی ڕۆژنامەنووسی ئازا و ئەوانە و کۆمەڵی کەناڵی ڕاگەاندنەوە کرا بەرامبەر بە دەسڵات و ئەم کللتوری دروست کردووە ئەم دەسڵات حتمما دەسڵاتێکە لەگەڵ ئەوەیە دەسڵاتێکە خۆی لە پشتی مەکینەیەکی گەورەی ئەلامیەوەیە دەسڵاتێک لەگەڵ لەسەر ئەوەیە کە کۆمەڵێک پارۆپولی ئەم وڵاتە بەشێک لە سەرۆتی ئەم وڵاتە بە تەرخانەکە بۆ مکیاجکردنی خۆی کەناڵ دەیان و سەدان کەناڵی ڕاگەاندنی ئەوەی کە لە ئامارەکانە هەیە بەست دوو پارتە باڵا دەستەکەی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستان کە فەرمانڕەوان لە کوردستانە ئەمە سەدان کەناڵیان هەیە لە هەموو شار و شارۆچکەی کەناڵی ڕاگەاندنیان یعنی ئێستا ئەڵێن دەیان کەناڵمان هەیە سەدەها کەناڵمان هەیە خۆ هەشتا لە سەتی زیاتری هی سەر بە ئەمان سەر بەم حیزبانن ئەمان کوردویانەتەوە تەمویلیەکەن و لە پشتیەوەن و دامێکی زۆریەکەن ئەم دامکردنیشی بۆچی یانی خۆ ئەگەر وەکو بۆ کارێکی ڕاگەاندن بێت کارێکی ڕاگەاندنی با بڵێن لانی کەمی جۆرێک لە پرۆفشناڵێت بێت ئەو سەر و سەرچاو کارێکی گەوریان کردو کارێکی خێرخوازیان کردو بۆ ڕاگەاندن بەڵام زۆرتر بۆ مکیاجی خۆیانە بۆ بەستی خۆیانە بۆ ئیشوکاری خۆیانە و بە پارەی ملت زۆر جار بەرامبەر لە پێناوی بەرهەمێنانی توندوتیژیش لەنێو کۆمەلگات کاتەکانانیەکێتی نیشتیمانی و پارتی دموکرات پێشێلکاری یەکەمن بەرامبەر بەم ئازادی دەڵێ بە دڵنیاییەوە ئەوان بەرپرسیاری یەکەمن لە هەرچی ئەو وەزعی کە لە بەرامبەر بە ڕۆژنامەنووس هەیە و ئەوان بەرپرسیارن لە دوو خاڵی زۆر گرنگ لە یەکەم لەوەی کە با بڵێن لەشکرێکی ڕۆژنامەنووسی گوێڕایالی حزبی و دەستگای حزبی بە پارەی وڵات بە بودجەی وڵات نەک بە بودجەی تایبەتی خۆیان بە بودجەی وڵات لە کڕینی ئەجیزەکانەوە لە پارەی کارمەندەکان سێبەریش دەگرێتەوە لەنە من بڕام بە سێبەر و مێبەرە نییە باسی ئەو کەناڵانەکەن کە پێوەستن بە حزبەوە ینی کە بەڕسمی حزبەکان بەڕسمی بڵێ ئەوان بەرپرسیارن بەرامبەر بە ئەمە دووەم شت کە لای من لە هەمووی گرنگترە لە هەموو تونوتیژیانتریش گرنگترە ینی گوێنەدانە جۆرێک لە مناعەیە ینی من دوو مصطلحەیە زۆر بە گرنگی ئەزانم لە مۆزوعی تونوتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووسیە بەکاری بێنن ممانعە و مناعە مانعی کۆمەلگا ینی ئەو سوخریەتە ئەو بێنرخکردنی کاری ڕۆژنامەنووسی کە دەستی پێکردو ساڵانێکی دوور و درێژە لە گوێنەدان و بەدوادانەچوونەوەوان ینی بەسەر تۆ کارێکی ڕۆژنامەنووسیەکە دۆکومنتێک خەیتە بەردەست تەنها لە چەندێرێکە ئەرێ وەکو ئەم ڕۆژنامەیە فلان ڕۆژنامە هاوڵاتیە ئاوێ ڕووداوێکی ئەرێ وەکو کاری وەکو پیشەی بەردەوامی خۆی لە بوختان هەڵبەستنووان ئەمە جۆرێکە لە فتوای خەتی ڕاستوچە بەسەر ئەو ڕۆژنامەیە تحقیرکردنی ئەو ڕۆژنامەیە یا تەنها تەنانەت ینی هەوڵدانی ناوزڕاندنی ئەو ڕۆژنامەیە ئەمە کوشتنە معنەویەکە توندوتیژە معنەوەیەکەیە کە بەردەوام کاگەدالت تاقیبی تۆ لەسەر کۆی قسەکانی کاگەنان تا چەند هاوڕایت لەگەڵ قسەکانی لە کوردستانە یەک حاڵەتە ئێمە کێشەمان لەگەڵەیە ئەوی شێوەیە هێشتا لە بایەخی کاری ڕۆژنامەگەری تێناگەین و ئەمە حاڵەتێکی گشتیە و ڕۆژنامەگەری لە کوردستانە لە ڕاستیە میدیای حیزبی بە گشتی لە کوردستانە جا میدیای ئۆپۆزیسیۆن بیان دەسەڵات بێت خۆیان بەشێک لەم ئەجوایان دروست کردووە ینی بە بڕای من ئەگەر مەسەلەکە دروستکردنی دوانەیەک بێک بە ناوی دەسەڵات و میدیا ئەوە بەپی ئەو نسبەی ژوێکە کاکعدنان باسیێکە کە بەشی زۆری ئەم میدیایە وابەستەی حیزبەکانن ئەوە بە دڵنیاییەوە میدیای حیزبی بەگشتی خۆی بشێکە لە دروستکردنی ئەجوایی ئەو سوخرێتی کە باسیەکەین بە میدیا بۆ لەبەرەوەی میدیا کە ئیلتزاماتی سیاسی زۆری خستە سەرشانی خۆی بۆ خۆی بەشێک لە ئازادیەکانی خۆی چیە پێشێلەکە پێش وەخت بڕیارەدا چی تەختێ بکە و چی تەختێنەکە چی بڵاو بکاتەوە و چیدا بپۆشێ ئەمە من پێم وانە تەنها
دەسەڵات یان دەوڵەت لێ بەرپرسیار بەشێک لە میدیاکارەکانیش لێ بەرپرسیارن ئەمە حاڵەتێکی تر لە ڕاستیە ئێمە سەبارەت بە مەسەلەی پێشێرکاریەکان لە پێشێرکاریەکانە ئەم حاڵەتە ئازانی لە دنیایشە هەیە ڕووداوەکانی 11 سپتەمبەر کە ڕوویدا لە ئەمریکا لە چەند و پایتەختێکی ئەوروپیشە حاڵەتێک لە پاشەکشەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی دەستی پێکرد لە ئەمریکایە قانونێک دەرچوو بە ناوی مواجهەی ئیرهاب ئەوەی کە پێوترێ پاتریۆت لەو کاتەیە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان توانای هەڵسوڕانیان نەبوو ینی بتوان بە ئارزووی خۆیان کاری ڕۆژنامەنووسی بکەن ڕای تۆم ئەوێ کاک عەدنان لە قسەکانی وتی کە یەکێتی و پارتی زۆر بەوازحی وتی یەکێتی و پارتی بەرپرسن لەو پێشێلکاریانەی بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت و ئەم ئازادیە بەردەستکراوەتەوە تۆ تا چەند هاوڕای لەگەڵ ئەم خاڵەیە یەکێتی و پارتی پێشێنەری دەوڵەتن پێکێتنەری دەسەڵاتن دوو هێزی سەرچین لە کوردستانە هەر ڕووداوێک لە وڵاتەیە ڕووبدا بەشێکی گەوری بەرپرسیارەکانە کە سەرشانی ئەوان بەڵام بە بڕای من ئێمە بێت زمانی بەرهەڵسکاری لە دەستنیشانکردنی ڕووداوە بەجێبێنین چونکە بەڵێ چونکە بە بڕوای من تەنها دەسەڵاتداران لێی بەرپرسیار نین ڕۆژنامەنووسێک کە نازانێت پیشەکەی چی ئەوش خۆی بەرپرسیارە ڕۆژنامەنووسێک کە بە ناوی تەختیەوە چێتە ناو ڕووداوێکەوە بەڵام وەکو کارێکتەرێکی سیاسیەکی بێ بە خەتیب ئەمە ڕۆژنامەنووس نییە ئەمە بێ پێش هەر شتێ فێری کەیتەوە بیبێتەوە قوتابخانەیەکی سەرەتایی بواری ڕۆژنامەنووسی پێی بڵێ کاکە ببە بە ڕۆژنامەنووس اینجا ئەو کاتە وەرە بە سەرنووسەری ڕۆژنامەیەکیان گۆڤارێک تێکەڵکردنی پیشە لەگەڵ سیاسەتە بەو ڕادەیی بگات ئەندازەی ئەوەی تۆوە هەست بکەی بوارەکەی تۆ بریتە لە کاری بەرهەڵسکاری سیاسی کە ئەمە لێدوانە هەندێ سەرنووسەری ئەم وڵاتەیە کە لە ڕۆژنامە ئالیەکانمان بەداخەوەێن بە زمانی خۆی اعترافەکە ئەڵێ ئێمە ناچار بووینە کاری بەرخستکاری بن کاکە تۆ هیچ ناچارێت کاری بەرخستکاری بکەن لە ئەمریکایە ڕۆژنامەی نیویۆرک تایمز جارێکیان دوو ڕۆژنامەنووسیان نردبوو بۆ پشگیریکردن لە ڕێپەیوانێکی کرێکاران ئەو دوو ڕۆژنامەنووسە بە هیچ شێوەیەک بۆیان نەبوو نە راپۆرت لەسەر ئەو مناسبەیە بکەن و بۆ تا هەفتەیەکیش سزادران بۆ لەبەرەوەی تۆ کەسێکی پیشەوەری تۆ ئەچی بە دوای حقیقەتە ئەگەڕی تۆ ناچی بۆ لایەنگیری پێشوەخت لەسەر لە ململانەی سیاسی نێوان لایەنەکان لەبەرەوە من پێم وایە ئاخر بۆی قسەکەم تاو لەبەرەوە من پێم وایە مەسئولیەتەکە لە ئەو وەزعی کە لە بواری تەجروبەی ڕۆژنامەگەری ئێمەیە مەسئولیەتێکی هەمەلایەنەیە مەسئولیەتێکی بەپلەی یەکەم هاوبەشە بەڵام قستی مەسئولیەتەکە لەسەر شانی دەوڵەتە لەسەر شانی دەسەڵاتە بۆ لەبەر ئەوەی ئەوە لە بەپلەی یەکەم قانون دەرەکە ئەوە قانون جێبەجێەکە ئەوە بەر ڕۆژنامەنووسەکەوێ ئەوە یاسای بۆ دانێ ئەوێ تەعاملی لەگەڵاکە لەبەرەوە بەڵێ بەش زۆر سپاس بینەرانی ئازیز ئێستاش بە پرسیاری میوانەکانم بەردەوامە بین لەگەڵتان فەرموو نام شادیە جەلیلە لە پەیمانگەی تەکنیکی سلێمانیاتم بەشی ڕۆژنامەنووسی دوو پرسیارم هەیە لە کاک ئاکۆ پرسیاری یەکەم ئایا لە هەرێمی کوردستاندا ئازادی تەواوەتی دراوە بە ڕۆژنامەنووسان پرسیاری دووەم ئایا حکوومەت توانیوەتی ئازادی بە ڕۆژنامەنووسان بدات زۆر سپاس دەست خۆش سەرەتا بە خێراتنیانەکەم من خوێندکاری قۆناغی چوارەمی بەشی ڕاگەاندرم چەند پرسیارێکم هەیە بەتابێت لە کاگەنۆر چکە نوێنەری سندیکای لێرە و سندیکا خۆی بەنێری ڕۆژنامەنووسان ئەزانێ و حەزەکەم لەو قسەی کاکشوانەوە دەست پێ بکەم کە لە بەرنامەیەک ئەوتی بڵێن چۆن لەگاڵتە بە راپۆرتی سنتەری میترۆ و هەنێ سنتەری ترەکرێ منەمێ لێرە ئەو بڵێم کە حکوومەتی هەرێم بە ئاشکرا گاڵتە بە راپۆرتی سندیکاکە چکە ئەگەر گاڵتەی پێناکە ئەوە هەر شەش مانگی جاری راپۆرت بڵاوکەنەوە پێشەرکاری بڵاوکەنەوە یەک ئیسیجابی حکوومەتم پێ بڵێ بۆ ئەو راپۆرتانە یعنی ئەوە ئیشی سندیکا ئێستا بووە تەنها بە راپۆرت نووسین یعنی ئیشی سندیکا چییە من ڕۆژنامەنووسێکم لێم دراوە سندیکا چی کردووە من هیچی بۆ نەکردم هیچی بڵاو نەکردەوە خاڵێکی تریش هەر کاگەنەر باسی ئەوەی کە تا سەر دوای ئەوەی کە یاسا دەرچووە هیچ ڕۆژنامەیەک دانەخراوە بەڵام دایان کەناڵ تاڵان کراوە سوێنراوە ینی خۆزگا باشکرا بە یاسا ڕۆژنامەدا بخرایە بەڵام تاڵان نەکرایە چکە هەموو حاڵەتەکە بوونی یاسایەکی خراپ باشتر لە بوونی یاسا زۆر دەست خۆش داستان کەمال پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەخراتن میوانە بەڕێزەکانەکەم پرسیارێکیشم لە کاک ئاکۆ ئەوەیە ئایا هیچ یاسایەک هەیە پارێزگار لە ڕۆژنامەنووسان بکاتکەوە بکە ڕۆژنامەنووسان بە ئازادی کار بکەن پرسیارێکی تریشم ئەوەیە وە تا چ ڕادەیەک ئازادی لە هەرێمی کوردستان هەیە لەسەر ڕۆژنامەکان زۆر سپاس دەست خۆش دێکان کاوە خوێندکاری بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی من سەرەتا دوو پرسیارم بۆ کاگەنوەرە ئاماژەی بۆ کرد کە دەیان نمونە هەیە بۆی کە ڕۆژنامەنووسان خۆیان
لە یاساکە تێنەگەشتون و کاریان پێ نەکرێت بەڵام پێدوانیە بە سەدان نمونە هەیە کە دەسەڵات کاری بەم یاسای نەکرێت پێشێر کاری کردو بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. پرسیارێکی تریشم ئەوەیە باسی لە ئەمنی قەومی کرد لە کوردستانە. من بە بڕای من پرسیارەکەی من ئەوەیە پەیوانی ئەمنی قەومی لە کوردستانە دەستەواژێکی لاستیشی بێ و دەسەڵات بە پێویستی خۆی ئەوە بەکاربێنێ. پرسیارێکیشم بۆ کاک عەدالەت باسی تێگەشتنی ڕۆژنامەنووسانی کرد کابێت دەسەڵات کابێ ڕۆژنامەنووسان لەو یاسایە تێبگەن و پیشیان ئەو بێ ئەرکە پیشێگەی خۆیان جێبەجێ بکەن بەڵام بۆ تایسە حکوومەت تێرێم کارێکی نەکردووە هێزە ئەمنیەکان وا ڕابێنێ کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکەن. پرسیارێکیشم بۆ کاگاکۆیە ئەڵێ کاگاکۆ تۆ پێ دوایە داخستنی ڕۆژنامە لە کوردستانە تۆڵی ڕۆژنامە دانەخراوە ئەوە پێوەرێ بۆ ئازادی ڕۆژنامەنووسی. سپاس. حەبین محەممەد خوێندکاری دوا قۆناغی کولێ ئەعلام. پرسیارەکەشم تایبەت بە کاک ئەنوەرە. کاک ئەنوەر وەکو ئێوە وەکو خۆ دەڵێ 6 مانگجارە راپۆرتی لیژنەمان راپۆرتمانە بێ ئەو راپۆرتانە لە با بڵێن کە شەید سەردەشت شەید دەکرێ ئەڵەن تیرۆ کراوە کە شەید سۆران تیرۆرەکرێ ئەڵەن تیرۆر کراوە کە شەید سەردەشت تیرۆرەکرێ ئەکرێ بە تیرۆریست پاشان لە ڕۆژنامەنووسی ترە درێ بۆ نمونە بە ڕۆژی ڕوون لە ڕێبین هەردیە درێ لە ئاسۆس هەردیە درێ ئیشی ئەوە چییە یاخود توانی وتانێ کارێ بکەن حکومت بێنە دەنگ نەک بەدەنگ بە کردار بیسەلمێنێکەوە بەرگری لە ڕۆژنامەنووسان بکوەکو خۆ دەڵێ بەرگری لە ڕۆژنامەنووسی ئەندام و ئەندامی ژەکەینانی چه ئەندام بێ لە سندیکا چه ئەندام نەبێ چیتان کردویان چی وەکو کردار نەگۆکو هەر بەیان نامەیان راپۆرت یاغشتی لە بابەتە چی کراوە حکومت چی ئیجابێکی بۆ ئەو راپۆرتانیەوە وەکو کردار. بەڵێ سپاس. کارۆن محەممەد خوێنکاری پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەاندن. دوو پرسیارمەیە سەرەتا پرسیارێکم بۆ کاک ئەنوەر کە لە سەرەتای قسەکانی ئەوتی لە کوردستانە 1000 و ئەوەنە کەناڵی ڕاگەاندن هەیە کە ئەمە ئاماژەیەکە بۆ ئازادی ڕاگەاندن لە کوردستان. ئایا بوونی کەناڵ ڕێگەدان بەکردنەوەی کەناڵی ڕاگەاندن ئەمە بەسە بۆ ئەوەی کە بڵێن ئازادی هەیە؟ ئەمە پرسیاری ئەو پرسیارێکشم بۆ کاک عەدالەت کە وتی هەنێ ڕۆژنامەنووس هەیە کە لە کاتی پیشەکانە سیاست و پیشەکان تێکەڵاوەکەن. ئەوە من لەگەڵیان هاوڕام لەگەڵا کە ئەوە لادانە لە ئیتیکی ڕۆژنامەنووسی بەڵام ئەو ڕۆژنامەنووسانەی کە کاری خۆیان وەکو ڕۆژنامەنووسێک جێبەجێ ئەکەن پێشەلکاریان بەرامبەر ئەکرێت. سپاس. چاوان حسامەدین خوێندکاری بەشی ڕاگەیاندن پەیمانگای تەکنیکی سلێمانی. دوو پرسیارمەیە یەکەمیان بۆ کاک عەدنانە. بەڕای تۆ دەسەڵات خۆی بەرپرس نییە بەرامبەر و پێشەلکاریانی کە بەرامبەر ڕۆژنامەنووسانەکرێ؟ پرسیاری دووەمیشم بۆ کاک عەدالەتە. پێدوانیە کە ڕۆژنامەنووسان لە کوردستان بوونی نەبێ لەبەرەوەی بەڕای من ئەوەی منەی بینم کە ڕۆژنامەنووسی زیاتر تێکەڵاوی سیاست کراوە. ئەو پرسیارەکەم بۆ. سپاس. فەرموو. بەمۆ ئەحمەد پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسی بە خێراتی میوانەکانیشەکەم. پرسیارێکم بۆ کات عەدنان ئەوەیە هەڵەیە کۆمەڵە یاسای باشەیە بەڵام کاری پێ ناکرێت کێ بەرپرسیار لە جێبەجێ نەکردنی کێ کاری پێ ناکرێت؟ ئایا وەکو پەرلەمانتاران وەکو پەرلەمان لێپرسینەوەتان چێ بۆ لێپرسینەوە ناکە هەرکی پەرلەمان پێم لێپرسینەوەژەکەوێتە سوب بەڵام بۆچی تا ئێستا ئەو وەرکەتان بەلاناوە؟ پرسیارێکی تریشمەیە بۆ کاک ئەنوەر حوسێن ئەڵێ ئێوە وەکو داکۆکی کاری ئێوە هەر داکۆکیکردن بە قسەیە یاخود عملیەکانتان کامەیە یاخود ئەو بربەستانەی کە بەرامبەری پێشەلکارەکان کردووە کە چ بربەستێکان داناوە بۆ. پرسیارێکی کەشم بۆ کاک ئاکۆی ئەڵێ ڕۆژنامەنووس لە وڵاتی ئێمە هەتاوەکو لێی نەدرێ گەورە نابێت جا خۆ ئەگەر وا بێمان معوەقبن جا ئەگەر وڵاتێک ڕۆژنامەنووس بە لێدانی بێ ئەمە خۆی لە خۆی ئەسڵان دیموکراسیت نییە ئازادی نامێنێ. تۆ ئەڵێ لە سویدا بە راپۆرت و بە کۆمەڵەشت گەورە بەڵام لە وڵاتی ئێمە بە لێدان ئەگەر تۆ ئازادی هەبێت وینێ لێدان بۆچی بکرێت؟ دەستخۆشیتان لە. سپاس. فەرموو. سەرەتا بە خێراتنی میوانەکان دەکەم. لە ڕاستیا پرسیارێکم هەیە بۆ کاک ئەنوەر کە باسیەوە دەکا با بڵێن خۆی کە نوێنەری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە ئەگەر ئەو خۆی ئەو قسەیە بکا بڵێ ئەگەر بۆ نمونە لە شوێنی کۆکو بەردەرشی سەرایە ئەگەر دووسێ میدیاکار ڕێگری لێ بکرێ ئەمە مانای ئەوە نییە کە ئازادی لە باربرا بێ بەڵام لە هەمان کاتا بینیمان میدیاکارێکی بیانی کە پێشێلکاری بەرامبەر کرا
کە هەموو دنیازانی ئایا ئەم جیاوازیە بۆ لە بینی میدیاکارانی کورد و میدیاکارانێکی بیانیترا. پرسیارێکی تریشم بۆ کاک ئاکۆ کە باسی ئەوە دەکا بۆ نمونە لە دەوڵەتێک وەکو ئەمریکادا یاسایەکی مخەسەس نییە بۆ کاری میدیایی، ئەمە با بڵێن وای ڕوون کردەوە کە کەلتورێک هەبێ. ئایا دەسەڵات کە یاسای داناوە بۆ کاری تایبەتە یاسای دابین کردووە تایبەت بە کاری چاپەمەنی بۆ یاساکان جێبەجێ ناکە، یا خۆتە یاساکان جێبەجێ بکە یاخود ئەوەتە میلەت ڕابێنێ کۆمەڵگە ڕابێنێ لەسەر ئەوەی کە ڕێزگرتن لە میدیاکاران ببێتە کەلتورێک. زۆر سپاستان. سپاس. باش ئەو کاکەی خوارەوە. فەرموو. من سابر عەبدوڵڵا خوێندکاری بەشی ڕاگەاندن لە پەیمانگای تەکنیکی سلێمانی. دوو پرسیارم هەیەکیان بۆ کاک عەدنان عوسمان. کاک عەدنان ئێمە وەکو دەزانین کە یاسای تایبەت بە ڕۆژنامە نووسیمان هەیە و پەرلەمانیش بە کۆی دەنگ پەسەند کراوە، بەڵام تۆ دەڵێ جێبەجێ ناکرێن. ئایا ئیشی پەرلەمان چی ئەدی؟ ئەگەر هاتوو پەرلەمان یاسایەکی دەرکرد و ئەو یاسا جێبەجێ نەکرا ئەیوا پەرلەمان دەسەڵاتێکی کارتۆنی هەیە، حەق وایە ئێوە پرسیینەوە لێ بکەن نەسن بۆ پەرلەمان، بەڕاستی ئێوە لە سەرتان دەکەوێت یاساک دەربکەن چونکە ئێوە بە کۆی دەنگ چوونە ئێوە بە ویستی خۆتان نەچوون، یاساکتان دەرکرد جێبەجێ نەکرا هەڵوێستان هەبێ وەرنە دەرەوە کاکە بۆ دادەنیشن لەوێ دەزانن یاسا جێبەجێ ناکرێ. ئەمە یەکیان. پرسیارێکی تریشم بۆ کاک ئەنوەر. کاک ئەنوەر ئێوە لە سەندیکای ڕۆژنامە نووسان وەکو من ئاگادارم تەنها ئەو کاتە دێنە جواب لەسەر ڕۆژنامە نووسان ئەگەر پێشێلکاری بەرامبەرکرا جاو کاتێکگە هەموو جانی شکێنرا ئەو کات ئیسیفادەی چی هەیە دوای دەیکەم بە راپۆرتێک و دەینووسنەوە بەڕاستی واتان لێ هاتووە وەکو مێژونووسێکتان لێ هاتووە نەک بڵێن وەکو داکۆکی کارێک لە سندیکای لە ڕۆژنامە نووسان. حەق وایە ئێوە بەر لەوەی ئەو پێشێلکاریانە بکرێن هۆشداری بدەنە دەسەڵات کاکە، هۆشداری بدەنێکە ئەو پێشێلکاریانە بوەستێنن، ئەگەر نێوەستێنن ئێمە خۆمان دەیوەستێنین یەکلایی دەکەینەوە. سپاس. سپاس. بەڵێ بینەرانیازی زۆر سپاسی و خوێندکارانە کەم بۆ پرسیارەکانیان. پاش ئەم ناوبڕا وەڵامی میوانەکانم وەرەگرم.